بینەرانی پایتەخت میدیا لە هەر کوێیەکن سڵاوتان لێبێت. من لە بەردەم پارکی سامی عەبدوڕەحمانم لە شاری هەولێر. دیارە درەنگانی شەوی ڕابردوو دووکەلێکی ڕەش لە نێو پارکەکە بەرز بوویەوە. من ئێستا لە بەردەم پارکەکە باسی ئەو دووکەلە ڕەشەتان بوو دەکەم و هۆکاری دووکەلەکە چی بووە. دیارە لە نێو پارکی سامی عەبدوڕەحمان گەراجێکی وەستانی ئۆتۆمبیلی گۆلف هەیە. ئەو ئۆتۆمبیلە بچووکانەی کە بارگاوین بە تەزووی کارەبا و هاونیشتیمانیان لە کاتی سەردانیکردنیان بۆ پارکەکە بەکاری دەهێنن لە بەرامبەر بڕێک پارەدا. و ئەو شوێنەی کە ئۆتۆمبیلەکانی لێ ڕادەگیرێت دیارە شوێنێکی داخراوە و ئەم شوێنەش بەو مادەی کە پێی داخراوە مادەی سندویچ پەنەلە کە مادەیەکە زوو ئارەزووی گڕگرتن دەکات و لە کاتی بارگاویکردنی ئەم ئۆتۆمبیلانە دیارە بەهۆی شۆرتی کارەباوە یاخود بەهۆی پاتری ئۆتۆمبیلەکانەوە ئاگرەکە ڕووی داوە. لە کاتی ڕوودانی ڕووداوەکەش سێ کارمەندی پارکەکە لەوێ بوونە. دوای ئەوەی کە هەستیان کردووە ئاگر لە ئۆتۆمبیلەکان بەر بووە، هەر ڕاستەوخۆ ئیدارەی پارکەکەیان ئاگادار کردوتەوە تاوەکو لە ڕێگەی تیمەکانی بەرگری شارستانیەوە ئاگرەکە بە زووترین کات کۆنتڕۆل بکرێت. بە پێی زانیاریە تایبەتیەکانی پایتەخت میدیا ژمارەی ئەو ئۆتۆمبیلەی کە بەهۆی ئاگرەکەەوە زیانیان بەرکەوتووە بە دیاریکراوی 56 بۆ 6 ئۆتۆمبیل بووە. ئەمە زانیاریەکی تایبەتە کە دەست پایتەخت میدیا کەوتووە دڵنیایان کردینەوە لەوەی کە ژمارەی ئەو ئۆتۆمبیلانەی کە سوتاوە لە 56 بۆ 6 ئۆتۆمبیلە. و تیمەکانی بەرگری شارستانی دوای ئەوەی کە ئاگادار کراونەتەوە لە ڕووداوێکی ئاگرکەوتنەوە لە نێو پارکەکە هەرزوو گەیشتونە شوێنی ڕووداوەکە و ئاگرەکەیان بە زووی کۆنتڕۆل کردووە. ئەمە دوایین زانیاری بوو لەسەر بابەتی یاخود ڕووداوی ئاگرکەوتنەوەکەی پارکی سامی عەبدوڕەحمان لە شاری هەولێر بە بینەرانی پایتەخت میدیامان گواستەوە. بۆ زانیاری زیاتر هەمیشە چاوتان لەسەر پلاتفۆرمەکانی پایتەخت میدیا بێت.